بەریتانیا و چەند وڵاتێکی دیکەی ئەوروپا هەڵمەتێکیان بۆ بە زۆرناردنەوەی ئەو کەسانە دەست پێ کردووە کە داواکاریەکانیان بۆ پێدانی مافی پەنابەری ڕەت کراوەتەوە. فیدراسیۆنی سەراسەری پەنابەرانی عێراق دەڵێت دەسەڵاتدارانی بەریتانیا دوای ناردنەوەی بە زۆری هاوڵاتیەکی کورد لە ئێستادا 50 هاوڵاتی دیکەی ئامادە کردووە کە بە زۆر دیپۆرتی عێراقیان بکاتەوە. لەو ژمارەیەش 30 کەسیان کوردن. لە سەرەتای ئەم مانگەوە حکوومەتی بەریتانی دەستپێک بۆ ئەوەی کە دەستی کردو بە ڕاودەنوان و گرتنی پەنابەران و 30 پەنابەری گرتبوو لە 30 پەنابەرە تەنها 3 کەسیان ئازاد کراون و زیاتر لە 20 کەسی دیکەش ئەوەی سەر ڕێژەکەی بەرز بۆتەوە 50 کەس گیراون و مودەی 48 کاتژمێریان بۆ داناون بۆەوەی کە چارەنووسیان دیاری ئەکەن. بەپێی ڕێکەوتنی حکوومەتی عێراق و وڵاتانی ئەوروپا لە ساڵی 2005ەوە 6500 وڵاتی کورد دیپۆرتی عێراق کراونەتەوە. فراکسیۆنە کوردیەکانی پەرلەمانی عێراقیش دەڵێن حکوومەتی عێراق بە فەرمی ڕێکەوتنی لەگەڵ هیچ وڵاتێکدا نەماوە بۆ وەرگرتنەوەی ئەوە هاوڵاتی عێراقیانەی کە دیپۆرت دەکرێنەوە. بەڕسمی ئیتیفاقیەک نییە یاخود بڕیارێک نییە لە وەزارەتی خارجی یاخود لە ئەنجومەنی وەزیرانەوە دەرچوو بێ کە ئەوانەی دیپۆرت دەکرێنەوە یا بێ دیپۆرت کرێنەوە ئێمە وەریان گرینەوە، بەڵکو ئەمە تەنها ڕەنگە هەندێک لە سەفارەتەکان یاخود قونسوڵیەکانی خۆمان ئاگایان لێ نەبێ یاخود لە ناو مەتارە ئەو شارەزایە نیە، چونکە شارەزایەکی شەیە کابێ ئەمان بزانن کاتێک کە کەسێک دیپۆرت دەکرێتەوە ئەبێ مەتارەکان خۆیان ئەساسەن وەرینە. بەپێی ئاماری فیدراسیۆنی سەراسەری پەنابەران لە سەرەتای شەڕی داعشەوە 50,000 هاوڵاتی هەرێمی کوردستان ڕوویان لە وڵاتانی ئەوروپا کردووە. لەو ژمارەیەش 150 هاوڵاتیان لە دەریای ئیجەدا خنکاون و 48 کەسیش بێسەر و شوێنن. ئاواد مەحمودیان ئارتی، سلێمانی.